ام کاتان باش بارزان از هکار نیلیمه طبعا احنا باسی بابت گلی دکین پرس گلی که هسکار دکین سرنجتان راکیشم پیتانوای بغدا بس دست بو برینی قوتی خلکی کردستان دبات بس لچارچوی سقف پارلمان بزوری نی سیاسی هیزا خلف الكواليس كان هولدن خلکی کردستان برسیکن پیتانوای بس ما پرسکه به یان پرسی زور لما خطرناکتر جدیتر هيا كما ترسي زور جدي بسر ازموني هرمي كردستان بسر خاكمان بسر ولاتمان بسر دهاتمان هيا سرنجتان راكشم دستور عراق او دستور ل 2005 هاتا كايا وكردنگي بودا كورت لناو دستور بجدار بو بيگومان لدي باجي دستور عراق دا هاتوا كأم دستور بنماي سركي بيكا وجيانا لعراق ام دستور وحده عراق دا باريزي لم دستور هاتوا كنابي عقلياتي طائفه جري شوفيني نتوي مذهبي لسر پیکەتەکانی ترزاڵ بکرێ لەم دەستورە هاتووە ئیدارەکردنی عێراق لە نێوان پێکەتە سەرەکیەکان دەبێت لەسەر بنەمای تەوازۆن تەوافۆق شەراکەتێکی ڕاستەقینە بێ کوردیش بە ئارەزووی مندانە چوتە ئەوەیە کە قەنەعەتی بە عەقلیەتی سیاسی دوای 2003 عێراق هاتووە کە پێکەوە بێگومان بە تایبەتی کورد و شیعە زیاتر لە 80 ساڵە هاوخەم و هاوشارەنووس حتا بێگومان لە زۆر قۆناغا زۆر هاوسوز یەکتریش بوونە ئەم دەستورە بەڕێزان لە کوی 144 مادە 55 مادە پێشێل کراوە تامیش کراوە جێبەجێ ناکرێت ئەو مادانەی کە پەیوەستن بە چونیەتی ئیدارەکردنی سیستەمێکی فیدرالی بەهێز بۆ نمونە مەجلسی ئیتیحادی تا ئێستا تشکیل نەکراوە پارلەمانی ئیتیحادیکان پارلەمانە دەبێت تشکیل بکرێت وەکو ئەنجومەنی پیرانی ئەمریکاوایە هەر بڕیارێ لە پەرلەمانی عێراقەوە دەربچێ دەبێت لەم بێگومان مەجلسی ئیتیحادیەتە بەنی بکە لامان کاتە زۆر برگەیتر برگەی مادەی چارەم لە دەستوری عێراق هاتووە هەردوو زمانی کوردی و عەرەبی زمانی فەرمینە لە عێراقا لە هەموو مؤسساتەکانە لە هەموو کۆرۆکۆبوونەکانە دەبێت ئەم دوو زمانە هەبێ بینیوتانە بێگومان ئەو هەموو معاملە فەرمیانەی لە دەم و دەستگاکانی عێراق ئەو هەموو کۆرە کۆنفرانسانەی زمانی کوردی بەکارهێنرابێ کازمی لە مەخیرە هەندێک تویت بە زمانی کوردیەکە هەیکرد پێشتر ئەویش نەبووە طبعا هەولێکی جدی هەیە کە دەستور گۆڕانکاری بەسەر بکرێ مادەی 140 مادەیەکی زۆر هەستکارە لە مانکەدا یاسای نەفت و غاز طبعا من مەبەستمە سەرنجەوە لەسەر ئەم بابەتە ڕابکێشم بابەتێکی زۆر هەستکارە لە چارچۆی دەستوری عێراق مافە دەستوریەکان یاریمی کوردستان پێشێل دەکرێت کە ئەم مافانە زۆر لە مافی دەستبردن بۆ بودجە هەستکارترە بودجە هەر ساڵێک جارێک دێتەکایەوە ئەکرێنی قاش لەسەر بکرێ بەس ئەمە مادەیەکی چەسپێنراوە مادە دەستوریە بۆ پێشێل دەکرێت لە کاتێکە هەولی زیاتر مەترسیش دەدرێت بەڵێ طبعا سێ میوانی زۆر بەڕێزم هەیە کەسی ئاکادیمیسیان ئەو کەسانی کە تەجروبەشیان هەیە لە ناو ماسا فەرمیەکانی عێراقدا ئەویش بەڕێز دکتۆر سەردار قادر مامۆستای زانکۆ شارەزای دەستور لە ستودیۆ دکتۆر کاوان ئیسماعیل ڕاگەری کۆلیجی یاسا و ڕامیاری لە زانکۆی سەلاح الدین دهۆکێژی سامیەت ڕۆشی ئەندامێ بەرێ یە پارلەمانی عێراقت گەلمەیە طبعا بە یارمەتیتان دکتۆر من ئەمەوێ سەرنجی کای سەمەرگێن لەبەرەوە تەجروبەی لەوێ هەیە بوو لەوێ وایە بەڵێ کای سامی تا تەجروبە هەیە تو ئەندامێ پارلەمانی عێراقێ بۆی طبعا وی دەمیژی تو ئەندامێکی ئەکتیڤ بووی یعنی دناوە پارلەمانی عێراقێدا بوو جڤاتە ئیتیحادی هاتە دامەزراندن گەلو بوو بەرگە و مادەین دەستوری هاتنە پێشێلکردن بوو وەکو پێویست کار سەرڤەیەکیان هاتەکردن ئایا وەکو فێ وەرەقەیە هێشتا حەبرێ سەر وەرەقەیە دەستور ئەوان قەنەعات بینینە مەسەلە چی ئیشکالگیری ڕایە بله شف باش بوده بو میوانن برای و هر وساجی بو همی بیسر و بینرت که 24 کردستان 24 مخابنی و تا آماجب چندین تکست دستوری کرین بس دی سوا کو تبدو مایک آخف ناخو اینای بدیت نامن بالفعل دستور و کو تکسته که هند رزلینای تا گرتن هندی برجواندیا چند کسا دا بیدان چند لاینا نا بیجم کس هندك لاين سياسيين شيعي بهشتا واضح تر ام بيجين العراقي كانت تشتكي برجوانديا ودابيتن دادگاه فدرالي بنا بردسي دادگاه فدرالي وبريار سروي بنماية تدان ديسا بود برجوانديا وان دابيتن بل ارد ما بو كسكي او حسابت كان وكو اوبوزيونيان معارضات شو حتى نكل دفوا ام نبش دارين حسابنا كان ام بش دارين اوا كرنا عراقي دا او حساب كان مخوفه جدا كريه بتایبەت کو پشتی هەرێما کوردستان ئەو بریارە کو بەرەف ڕیفراندۆمێ بچیتم پتر لەسەر کوردستانیا شدیایە هەروی دەمیدا کو 2006 حتا 2010 از الپەرلەمانی بوویمە من دیت کو ئەسڵان لایەنین شیعی پەشیمانن دانانەوی دەستوریدا کو بەرینگە ساڵێکی هات بوو دانان 2005 هات بوو دانان بەلێت پەشیمانن کو ئەو دەست هەڵاتێت هاتینە
دست نشان کردن بو هرما کردستانی وی دمی دستور هاتیان نویسین لانه شيعي هزرتكر كودي هندك هرمت واجي هبن هرمت شيعيش دي هبن تايبت الجنوبي وهكر بيشتافت وبيت الهزرا بيتن ديسا 2008 هاتا برياردان 2007 اصلا برياردا كو ياسا هاتا در كفتن البرلماني كو ياسا هرم آيا روی هزربونوی دمیدا لانه شیعی تایبت مجلس اعلا بیرامتیتم باش برز عبدالعزیز حکیم و جماعت آوی سور بون که او یاسا پریفه بچیتن چکل هزر آبودی شیعجی بخوندک بیجین فدرالا چیکن یعنی بیجین هندک هرما بخو چیکن وی دمیدا دی رزکل ده صلاة آیت دانن بس پشتی بوا کمبوی حکم العراقی دیدی که حکم العراقی هر دیسا دستی و دایا او زورین حسابن و لانه سنی پرتو بلاون لانه کردی او هزنین برسنگی و پراوستیتن وی دمیدا بریار هاتا دان کو برف زورینه بچن هر وی دمیدا هزرا و ابو کو حکم زورینه بیتکرن و دستور ده هر ایتا نویسین یان حاضره کو بیرامنه وی دمی لیستا فیمانیا کردستانی هبو و لیستا ایگرتو جابو لپارلمان عراقی وی دمی کرد گلکی پیزبون وی دمی کو ویجاره نبو تدید حتی یاسایا هر بجارنان جین هاتو بو تعدیل کرن تیراقا کرده اندامه بون حتى كردام في فيتو هابو كيبي تسارك وزي كنا تزاني بشتي صار كي مالك الهوليري صار اتفاق كاشان خالي اوصى بوكيا كردام بسارك وزير العراق طبعا بري ريفراندوم يجي 2014 بجهر ما كردستان هاتا برين ازبوارم 2011 سردم مالكي هيساتا جولان دبو خانقينو قالي دفرندن قالوا يدمي وبو فعلا او الي ناچار نتكرن كو پابندي بنامه دستوري مكو اوجي بشك بشويكي دستور وكي ما قلت هاتا نویسین و لاین کردی اشین بیش متا گلک سور بول سر او دستور پریفه بچیتن لاین کردی هاتا پریفه برن و بالفعل برجمندیه که مازنا هرما کردستان تدا بو که ما قلت گلک دسالات هاتنی دانان بو هرما کردستانه بله پشت اینگه شیعه همیش شیانت خوبه هول دان که او دستور نه تجربه جکرن 4 سال از اندام لجنه دستوری بو ایمه لجنه رازوکرنا دستوری کو بریار بود خلال 4 ماه دا ام دو ماه بینین و راپورت خو پیشکشی پارلمانی بکین بس مخابنی و 4 سال منشی ام بریک کوینش بر ود صلاتا و تاتین دانو بهرما کردستانه او رجبون سرهندی کو او د صلاتا نمینن بجدمات بیجی ام نشیان برهنگاری بر سنگوا بگیرین برهنگاری گره کاتا گیرن بس از خالکی از حس کمل ویر آماجه پیکم دال بیرامنه بیت خلال گنگشا مدا رأی من ام گره جرا بحث نکامیاوی لاینید کین لاین شیعی یا عراقی یا سیاست مدار عراقی کو حشن دید کن زوری نبن یا حکم سروری هرگاف بکار بینن بس ام قصیرت خوشش بیر نکین هرما کردستانی از بصراحت الویرد بیجم قیاده سرکردایت یا کردی گلک ماسی هبوینه توی در حق داوید امیدا سرکردایت یا کردی و دما بهیز البغدا بالفعل رزق الهرما كردستان تاتا گرتن واكيد بيش اتفاقات سياسي مكم تات نگریدان 17 صدیا بردوام بود سر خاطراوی و برپرساوی البغداد وشاين او برياره بصابين سر مالكي وغير مالكي بدميدا بل روج بروج اسد كما سركرداتيا كردي چه پیته بغداد کریه لاواز کریه بیشن وفد دانستاندن البغداد نه وفد یکوی هفته که چیتا بیران 2 هفته گنگشید کتن بردامی بونا نوینرین میب هیز البغداد الاصل مکتب سیاسی الاصل سروکت حزبا نچونه بغداد دا گنگشی بکن روز بروجه والی گریا که لاواز بونا کردات کری داره و اجبیر نکن جن دجارا کو کرد بخوشی پرتو بلاف بوین البغداد بله کایسا میمده پیتر بحثا به پرسیج کی بريارة خوب سر إخن كو بريارة وكي ما كودي سر كرداد. بالإسباس دكتور سردار طبعا أكيدم تو باش روشي عراق تشاوديري دكي دستوري عراق أو دستوري دواي 2005 دواي أوي كعراق كوتقوناغي كترى سيستمي دكتاتوري نما استبدادي نما لعراق هر كسي كوقت تصور كيتر عراق برو سيستمي كي ديمقراطي برلماني تعددي دروا رئيس دبيكاتا كان دغري بلام لنا برلمان عراق بالتحديد أو بينج مادة كبيشل دكريت پیتوای فعلا اما دانه لبرو پیش دکرید آن تامیج دکرید پیوستن بچاران سیخالتی کردستان و آن به شکل ما فکانی دست بر دکرید او قصه دروسه بلام اما پیش او پیست باسکین موقعی دستور لسیستمی سیاسی عراقی لشو خوی ابینتو اما شکل موضوعانه که به اما باسی بکین دستور کاتک العراق باسی کی
بۆ مەرحەلەیەکی زەمانی وەک ئەداتێکی سەیتەرە بۆ عێراق بەکارهێنا لەلایەن فئەیەکی زۆرینەوە بەرامبەر بە ئەوەی چۆن تەحەکوم کات لە کۆمەلگایەکەوە خۆی ئەو گرفتە زۆر گەورەیە ئەگەر کاتێک تۆ بڵی دەستور من وەک بەڵگەنامەیەکی ماف و ئازادیەکان بۆ خەڵکی و دانیشتوان بەکاردێن بۆ ئەوەی مەبدەی عەدالەتی لێ بکەوێتەوە بەڵام ئەوەی کە تۆ لە عێراق ئەیبینی هەموو قانونەکانی تر زیاتر قانون انتخاباتە مثلەن دەستورە زۆربەی زۆری قانونەکان زیاتر بەو ڕێچکە ئەیبەن وەک هەمان تەجروبەی لوبنان بۆ ئەوەی ببێتە ئەداتێک بۆ شەرعەت پێیاکردنی ئەغلەبیە بۆ سێتەرەکردن بەسەر وڵاتە ئەم واقع لە عێراقا بە شێوازێکی ئاشکرا دیارە و پێشێلکردنی دەستور لەلایەن فئەی ئەغلەبیەوە شتێکی تەبیعیە و ئەوان ئەسڵەن مەبەستیان ئەوە نییە کە دەستور لەو شێوازی کە هاتووە جێبەجێ بکەن و مەبەستیشان نەبووە ئەو کلێنانی کە لە دەستورە هەبووە پڕی بکەنەوە بۆ نوێشی لەو شتانی کە جەناب لە مقدمەکە باست کرد مەسەلەی ئەنجومەنی دووهەم ئەنجومەنی هەرێمەکان و چەندان شوێنی تری ناو دەستور کە ئەڵێ ينظم هذا بالقانون يعني ئەمە چەندان کلێن کە لە دەستورە هەیە تا ئێستا پڕ نەکراوەتەوە یعنی خودی ئەسلی مەسەلەکە ئەوەیە ئەوانەی کە لە عێراقا حکوم ئەکەن مەبەستیان ئەوە نییە کە دەستور باڵا دەست بێ و مافی کەمینە و تەواوی خەڵکی عێراق لە بەردەمی یاسادا یەکسان بن بۆیە ئەوەی کە دەسەڵاتی سیاسی پێی هەڵدەستێ زۆرێک لە ڕەفتارەکانی ئەگەر بێت و محکەمەیەکی دەستوری هەبێ یاخود پەرلەمانێکی حەیەوی هەبێ ئەمە نیشانی ئەوەیە کە ئەو دەسەڵاتە تەنفیزیە بەرەو دیکتاتۆرێتێکی ئەغلەبی ئەچێ کە ئینتخاباتی کردۆتە مبەڕیرێک بۆ شەرعێدان بە زۆرینەی خۆی و احتیکارکردنی سوڵتەرە خۆیدا ئەمە گرفتە لە عێراقەوەتە زیهنێتی حکومداریەکە پەیوەندی نییە بە دەستورێک کە هەبێ دەستور کاتێک کە قاعدەی قانونی دا ئەندێ ئەگەر بێت و قیمەتی قاعدەی قانونی ئەوەیە کە لە وەقەی عەمەلیات جێبەجێ بکرێ ئەگەر جێبەجێ نەکران نەبوونی هەندێک جار لەوانەیە ئەهوەنتر بێ بەنسبەت وڵاتێکەوە کە کەواتە چۆن تەعامل لەگەڵ ئەم ئەقڵێتە بکەیت دکتۆر طبعا تۆتی ینی لە سەقفی پەرلەمانە زۆرینەی سیاسی بەکاردێنێت هەر بڕیارێک پێیان خۆشە دەردەکەێت کە بڕیارێک پێیان نەخۆشە دەرنەکرێت حتا بابەتێکی بینی پێش چەند ساڵێک هەندێک لە پەرلەمانتەرە شیعەکان هەوڵیان داوە عێراق کۆماری عێراقی فیدرال بکەنە کۆماری ئیسلامی عێراق کۆپی وڵاتێکی تر يعني چۆن تعامل لەگەڵ ئەم ئەقڵیەتە بکرێت کە قەنعەتیان بە پێکەوە ژیان بە دەستور بە هیچ شتێک نییە بێگومانەوە دەستورەی کە دانراوە بۆ عێراق بە تەنها بۆ ئەوەندە دانراوە کە لە ساڵی 2002 وردە دەست بکرێت بە تعدیلکردنی ئەوەی کە لیژنەکە دروستکرا دوای تەسبیتکردنی دەستوری 2005 لیژنەکە لە ساڵی 2009 بەس بەمبەسی تعدیلکردنی دەستوری عێراقی نزیکی 101 مادە مرشح بوو بۆ تعدیلکردن لە دەستوری عێراقیە کاتێک کە تۆ بینی 101 مادە مرشح بێ بۆ تعدیلکردنی دەستوری عێراقی یعنی ئەو دەستورەی کە تۆ 4 ساڵە دادناوە مەبەست نییە جێبەجێ بکەی ئەتوێ بیگۆڕی بە دەستورێکی تر نظامی ئەغلەبیە و تەحەکوم بە هەموو ئەو شتانەوە لێرە گرفتەکە ئەوەیە ئایا ئێمە لە وڵاتێکی ئاوایە دەژین کە دەستور چۆن سەروەرکەی بێگومان کۆمەڵی مؤسساتێ بێت تۆ تەفعیلی بکە یەکێ لەوانە مەسەلەن محکەمەی دەستورێکیوانە نظامی فیدرالیە تۆ چۆن ئەتوانی لە بەرامبەر ئەغلەبیە بۆسی ئەبێ مساوات بەکاربێنێت چۆن لە وڵاتی ترە بەکار هاتووەک لە ئەمریکا لە هەندێک وڵاتی تر بەڵام هەرچی ئەو میکانیزمانەی کە بێتە مایەی ئەوەی وڵاتێکی سەقامگیر و هەمویان خۆیانی تێدا ببینەوە ڕێی لێ گیراوە لە هەمویانە بۆ نمونە ئێستا بە شێوازێک بووە بەڵام دوای ئینتیخاباتی ئەم جارە ئەو نظامی کە دانراوە تەنها ئەغلەبیەت ئێستا ئەگەر لە 154 لە 160 عێراق بێ ئەبینی دوای ئینتیخاباتی 2021 عفوا 21 ئەبینی ئەوانەی کە لە عێراق ئاژین وەزعیان زۆر خراپترە بێ و هەمان ئەو ئالەتی کە لە عێراق بەکارهێنێ ئێستا هەمان ئەو ئالەتەیە کە لە لوبنانیش بەکارهێنێ بۆ کەمکردنەوە و زیاتر تەهمیشکردنی ئەقەلیەیە مەبەستیش لێرە پێی جێبەجێکردنی دەستور نییە بە بێشک و دەستور لە واقعی خراپە بێ دوای هەڵبژاردن بەڵێ طبعا دکتۆر کاوان ئەوەی جێگەی سەرنج ئەم وڵاتانەیە لە ناوچەکە زۆرترین زازا و مەشاکلی تایە وڵاتانی فراپێک هاتەنە باسی لوبنان کرد طبعا ئەوە سووریایە ئەوە لوبنانە ئەوە یەمەنە ئەوە زۆر وڵاتی تر هەیە ئەنیا سیستەمەیە لە لوبنان سیستەمێکی تەوافقی ئیداریە جمهوریەکان بۆ مەسیحیەکانە پەرلەمان بۆ شیعەکانە نزانم سەرۆکی وەزارە بۆ سنەکانە یعنی لە عێراق طبعا خۆتەزانی لە عێراق و سیستەم ئەو دەستورەی کە دانراوە کورتەبەنی کراوە و کاتە سنە تەحافوزی لەسەر هەبووە هەنی کورد قەنەعەتی بەوە هەبووە کە لە عێراق فعلا سیستەمێکی نیدێتەکایەوە ڕێز لە شەراکەت و تەوازن و تەوافق و پێکاتەکانی تر دەگێت بەڵام ناگیرێت ئەلتەرناتیڤی کورد پێویستە چی بێ کورد کاتێک لە ساڵی 2000 لە دوای ساڵی 2023 کە داخلی ئەم پرۆسە سیاسیە بووە بەو نیەتە نەبووە کەوا داخلی وڵاتێک بێت کەوا سیستەمەکەی سیستەمێکی مرکزی بێت واتە بەو نیەتە بووە و کاریشی لەسەر کراوە بۆ ئەوەی کەوا داخلی
نظامێک بێتکەوە فعلا نظامێکی فێدرالی بیست کە لەبەر ئەوەی بە حکمی واقع لە هەرێمی کوردستان هەرێمێک هەبوو یاخود بنن لە عێراق هەرێمێک هەبوو ئەو کاتە پێش ساڵی 2023 وەکو ئەمری واقع کە خۆی بەخۆی تەنها ئەعلانی فێدرالیەتی کردبوو کەوا هەرێمێکی فێدرالیە لە وڵاتێکدا کە ئەو کاتە وڵاتەکە ینی لە ساڵی 91 تاوەکو 2023 وڵاتێکی مرکزی بوو کەواتە هەرێمی کوردستان یاخود بەشداری کورد لە پرۆسەی سیاسی عێراق لە دوای ساڵی 2023 و بەشداریکردنی لە دەستوری ساڵی 2005 بەو نیەتە بووە کەوا داخلی وڵاتێک دەبێت کەوا سیستەمێکی فێدرالیە ئێمە تقریبا لە سەروی 27 وڵات لە جیهان سیستەمیان فێدرالیە بەڵام مەرز نییە تەمان هەموو فێدرالیە کۆپی فێدرالیەکی ئەویتریان بێت بەڵام بەلای کەم دەبی کۆمەڵێک پرەنسیپ هەبێت کەوا نەوع مشتەرەکاتێک بێت لە مابینی ئەو وڵاتە فێدرالیانە یعنی ئەوەی کە لە عێراقدا دەگوزارێت کە لە ساڵی 2005 ئەو کاتە تەنها هەرێمی کوردستان بوو و لە مادەی 117 دەستوری ئیقراری هەرێمی کوردستان کرا وەکو هەرێمێکی فێدرالی بەو نیەتە بوو کەوا لە دوای چەند ساڵێکی تر چەند هەرێمێکی تر دروست بکرێت بەڵام ئەوەی جێگای سەرنجە ئەوە 15 ساڵ بەسەردا تێدەپەڕی هەرچەندە ئەو قسانەی ئێستا ئێمە دەیکەین وەکو پسپۆڕان و وەکو مامۆستایانی قانون لە ساڵانی 2011 و 12 و 13 و 14 و 15 هەردەمان کرد ئێستا ئەوە 15 ساڵ بەسەر ئەم دەستورەدا تێدەپەڕی کەسی سەیری تەمەشا دەکەی لە عێراقدا تەنها یەک هەرێمی فێدرالی تێ ئەوانی تر هەر تەنها بە پارێزگا ماینەوە واتە سیستەمەکە سیستەمێکی مرکزیە واتە ئەو فێدرالیە کەوا لە عێراق هەیە فێدرالیەکی غەریبە و بۆ ئەو مەبەستە نییە کەوا فعلەن ئەو هەرێمانە ناو تەوازونێکە بێت جا ئەو شتانێک کە جەنابێت لەگەڵ میوانە بەڕێزەکان ئاماژەتان پێی کرد کەوا سەبوونی مەجلیسێکی ئیتیحادی تۆ ئامادە نیە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان بکات بۆ مەبەستی بوزە چکە بەڕاستی خەڵک چاوەڕوانی ئەوەیە ئێمە چ بکەین بۆ بژێوی ژیانی خەڵک یعنی ئەمە خاڵە سەرچەکەی ئێستاە خەڵک لە نەهامەتیدا دەژی ئێستا یعنی تۆ بینی و ئامادە نیە تۆ حەسەی هەرێمی کوردستان بدا چۆن دێ ئامادەیە بێ مەجلیسی ئیتیحادی دروستکاتن بە قەناعەتی من بەرپرسیارم لەسەر ئەو قسەی کەوا دەیکەم تەسەوڕ ناکەمەوە ئەو هێز و لایەنە سیاسیانەی عێراق ئەبەدەن مەجلیسی ئیتیحاد دروست بکەن یعنی لەبەرەوەی کە یاسا دکتۆر خۆتەزانی لە ئێستادا طبعاً مەسەلەی برینی قوتی خەڵکی کوردستان وەکو نقطە زوعفێک بەغدا سیر دەکات پێشگە لەو پەرتەوازەی لە گوتاری کورد هەیە لە پەرلەمانی عێراق طبعاً ئەو مەسەلەی حتا لیژنەش دروست کراوە بۆ تعدیلکردنی دەستور حکوومەتی ئەنکو لە وڵاتێکە ئەقلیەتێکی سیاسی وا هەبێ ئامادە نەبێ بنامەکانی دەستور مافە دەستوریەکانی تو کەمترین مافی دەستوری تو زامم کە ئەی موچە ینی موچە من ئەوە دەیخەمە قالبی معادلەیەک ئەم بابەتە کێشەیەکی نوێی کۆنا یعنی دیارە ئەم هێزولایەنە سیاسیانە لە کاتی خۆی لە ساڵی 2005 کاتێک کە بەشدار بووینە لە نووسینەوەی دەستور لە ئەساسەوە ئیمانیان بەوە نەبوو کەوا وڵاتێکی فێدرالی دروست بێ چکە وڵاتی فێدرالی کە دروست دەبێت بۆ خۆشگوزەرانی ئەو پێکهاتانەیە کەوا بەشدار دەبن لە دروستکردنی ئەم وڵاتە فێدرالیە کەواتە لە ئەساسەوە ئەمانە ئیمانیان پێی نەبوو هەروەکو بەڕێزان ئاماژیان پێکرد هە لە دوای ساڵێک یان 2 ساڵ یان 3 ساڵ ئەوانە هەر خەریکی ئەوە بوونەکەوا تعدیلی دەستورەکە بکەن یاخود مەسەلەن بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئەوان ئیمانیان بە دەستورەکەنی یاخود لەسەر زاری پسپۆرە اقتصادیەکان و پسپۆرە قانونیەکانیان ئاماژە بەوە دەکەن کە ئەم دەستورە پێویستە بدڕێندرێت نەکرد تەنها ئیشی پێ نەکرێت یعنی کەواتە لێرە لە ئەساسەوە قەناعەتێک نەبووە بۆ ئەوەی کەوا وڵاتێک دروست بێ لە قالبە مەرکەزیەکە دەربچێ ببێتە قالبێکی فێدرالی کە تۆ حەقی مشارەکەت هەیە مشارەکەیەک لە سوڵتا مشارەکەیەک لە سەرۆت و سامان یعنی کەواتە ئەم دوو خاڵە هەردووچی دوو عنصری غائبە کەواتە ئێمە عناصرە غائبەکان کە پێشتر دەمانگوت تەنها مەجلیسی ئیتیحاد غائبە عناصرە غائبەکان هەروە دێ زیاد دەکات چونکە بە دەلیلی ئەوەی هیچ تەنانەت دەتوانم ئەم خاڵە بخەمە ینی وەکو نقطەیەک ئەوان ئیستغلالی شەڕی داعشیان کرد بۆ ئەوەی کەوا سونەش بێ هێز بێت بەداخەوە کە سونە دژی کوردە یعنی ئەمە خاڵێکە جێگای داخست کە لەبەر ئەوەی گەلی کوردستان هەرێمی کوردستان زۆر هاوکاری سونە بوو بەڵام ئەوان دەمێ ئەو خاڵەتەوە بکەم تەنانەت یعنی ئەو ئەدەواتانەی کە لەدەست سونە بوو کەوا هەرێمێکی سونە بۆ دروست بێ کە مەسەلەن پارێزگای نینەوە و تکریت و ئەمانە بوو لە دوای شەڕی داعش ئەو ئومێدەش نەما کەواتە لە عێراقدا وڵاتێکی مرکزی هەیە بە عقلیەتێکی وا کەوا تەعامل لەگەڵ دەکات دەیەوێت هەر بە پارێزگا بوون تەعامل لەگەڵ بکات بۆیە من تەسەوڕ ناکەم کەوا لە نزیکەوە ئێمە بتوانین کێشە سیاسی دەستوریەکانمان لەگەڵ ئەم فی ئەسیاسیانەی عێراق چارەسەر بکرێت بەڵێ طبعاً کاک سامی زێمە جەمتە دکتۆر کەوان تشتێکی سەرنج ڕاکێش گوت هانی سونە و شیعە عدوویەنێک دژمنی دەکەن دەهان ساڵینە هیچ تشتێکی کادو ڕازینا بەسەی کە دژاتی ئەزمونە هەرێما کوردستان و جوانی پرسا کوردان
العراق برسك نتوي ونجتماني واخو جغرافيا نوصى يعني همو يجرن توافق دكان طبعا اوان آلية اكاديمي وبحث دستوري كر العراق وعقليتين ها اداره عراقيه قد قناعات بنماين دستوري جنينا قناعات ياسا ورساين اردو اسمانينينا برانيان حزبين اولينا خلكك برسيت كان تهميش كان مافينوان بسيجي ببراوانا بينن يعني تاچان گرنگ خلک کردستان الوی که بیت هایدار کرن او سیاست دن آراسین دن برانبر خلک کردستان تنب کارینان گل البودجه مستره دبه بودجه پیچک بیشوان وید امش بیر نکن دمام حتی لای اکادمی و وی بابتی بحث بگین دمام بحثی سیستم حکمرانیت کن العراقی مخابنی و امثال کینه سیستمی وکو سیستم که جهانی بیشتر هر دولت که هبیتن دما دستورک بودی تا دست نشان کردن یان هندک مؤسسات و دستگاه بودی تا دست نشان کردن خوب پریوت بن ام بیشتر في دولتي بريفات بن ويدا ميدا هكر كيم قصيري هبن جي دي صفر نفا بوا دزگاه اوي تاتينا دست نشان كرن ان هاتني آوا كرن توي دستوري دا بل حالت عراق حالت که جوازه حتی نو که مخابنی و ام بیجم کرد من زانی ام دانستاندن الگلکت کین ام في دما بحثي دانستاندنات كاين بابت السيستمي ويان بابت حكمرانية ام الجلكيت كاين افروكا حكمة العراقي بنمونه كتمثيلا باش سلطات تنفيذية كديان جيباجي كدن اصلا كده صلاة اللبيدانينه دانستاندن جلوانايت اكرن دانستاندن يعني بوچي چونكو خلطيات سيستمي حكمراني داد عراقي دا اوه همي شكلا هيكلك حكمتك تيتا دانان برلمانك تيتا دست نشان كرن كو حتى خلق دنگي بودتن وحتى دادگاه فدراليه كو افهرسي دزگاه بيجين دسالات انت عراقي دا افهرسي دزگاه لبي هندك لاين ديدا كو او نبيتو اماجه بكرين او لاين كو نت حكمتي دانه حكمتي دانه وكو ريفبرن بس وكو بريار كاش درفه او حزبتوانه بريار الدن جاري اكر ام بين العراق بريار تيتا دان ايش بيكو ام خود زانين بريار قال طبعا جارا يا خويا خلف القواليس اداره كرنا عراق چاوايه تو جيت زاني بينرجي زانن هر کس اگزانی در چارچوب پارلمان عراق دا و پرانیا سیاسی تیتاب کار اینان بود دیجی پیکات اندم تایبتی کردان با نمونه در باز کردن یاسای کردینانا قرضان برینا اوان 320 میلیارد دینار بارما کردستانه هاتینا در باز کردن يعني كواتا كرد شبكت قالوا يعني اف عقلياتي وسوا كنت قلت قال حكومتي بيكتن حكومتي هجده صلاتك نينا لنافا برلماني كان دقيقه تليفونك دي بهت همي اجوادينا قهرين كاكاكر لو ما از صفر مفا بنما اساس ام مشكله ام كرد همي دما تين كشد خو بكاتي چاره سرد كين دمكي چاره سرد كين افرو كم كيشا موچيا هي دشمل قال بغدارين مخاري افرو كم كيشا پشمرگيا هي دشمل قال بغدارين مخاري بغدا سياست مدارت بغدا حسانان نفوي بابتي ناس حكنا بابتي كوي هي في انوي و چند مها آن بیش چند هفته اوید کو گنگشتی تکرن استراتژیت او بردوام او برینو که جی آماجه پیکری بابت اصلا ورگرتنا دا صلاتش هرما کردستانه نهیلانا دا صلاتش هرما کردستانه دمکی داشین بیش متا حکمتا بهزبو دما مالکی حکمرانیت کر پرایوت بر چکو ابخوشی سروک حزبکی بویا کو حزبک بهزبویا و هر هوی دمیش دا کو مالا شیعی هروی آواد کری یعنی ام بیشین پرایوت بر راس الحكمة دابو بتشكو باعتبار سروكي حزبك يبو الشياب دا صلاتي بريفابتن افريكا دي زفر بنما ام سركرداتيا كردي الجالكي جنجشيت كاتن دي چي جاركا دي الجالجنيت فني جنجشا كاتن فيت الجل سياسة مدار ان سركردين سياسي العراق افغان كشا بينا كرون بريار بينا دان ودي ساننوكا افا هفده صالة كردستان يوم تقصيريت كاتو كي مقولتي روج بروجي دما سرکردین کرد بهزبون وی دمیدال گلوا سرکردات رنج تخارد سرکرد شیعه سرکرد سنه هرچند که سنه بهز بوینه لواز بوینه بس وی دمیدال شیعان ریزکی الکردا بگیرن یان جی ریز و کساتی ها بگیرن و کسیاتی کرد و هر وسط دسالات کد لبی کردا جی ده بو شیعه پی تی وی بون بس دما سنه نه هلاین سرکردین سنه روز بروجه اخستین بر ماده ارهاب در اخستین لواس کرین وکی بیجن کشه اخستن دا بیراوادا مال ولی لاین کردی جی روز بروجه مخابنی و از بیجن لواس با کی مگوتی پیگه خول بغداد یا دوی جی وکی مگوتی نسح کریه بابت استراتژی از چا کشی چاره سر بکم در بحثی ماده 140 کرد ماده 140 اصلا الدف شیعه مریه
نینه ما تکیز ناوی 140 ناف دستور عراقی دا دماوی هشتا 2008 و نه ممکن گشل گلت کر گوتی دماوی یا دست نشانگیری بو نه ها تجربه کرد هماش بیر کنه ماده 140 نینه حتی افریقیش هم جاداخو اتخاب بینین پنده ماده 140 دیچین چاره سرکین از بیشمته 5 سال دیگه اگر کرداشیان ماده دستوری 140 جبهه بکن پاشی بزانه معنای چه پارلمانی پرونده و معنای چه سیاست مدارت عراق ننیاسینه بله سرقناته طبعا دكتور سردار لا سي حفتي 2019 دادگاه بالای فدرالی لعراق دا كوبونيك لباري برسي ماده 140 كردوا وتيتي كي ماده 140 ماده كي فعاله پێویستە مادە جێبەجێ دەکرێت ئەو مادە درێژە پێدەری مادەی 58 قانونی ئیدارەکردنی کاتی دەوڵەتی عێراقە لە سەردەمی علاوی خۆت لەبیرە لە بیداەتی 2003 ئەنی ئەم مادە ئێستاش تەفعیلە یعنی ئەم مادە بەسێ قۆناغەدە بێجێبەجێ بکرێت تەطبیق دواتر سەرژمێری دواتر ڕاپرسی لە جیاتی ئەم مادەی جێبەجێ بکرێت لە ناوچە کێشە لەسەرەکان کە نەهەیمەنی حکوومەتی هەرێم نەی حکوومەتی فیدرالی لەسەر بێ ئەمانە ئەچن ئیسیفادە لەو مادانایەکەن کە لە سەردەمی صدام لسردمي حزبي بعض درچوه جاري كي ديكا بروسي كي تعريبي مترسيدا لم ناچانه دسيان بيكردوا تو چون اراني تامه طبعا سبارت بمادة 140 يشكلوا ماداني ك صراعي عرب وكردي بطال كردوا خستيا ناو ماديك وكما مقترح بو وايلا كركه بدواي ماديك و بصورته طبعا اما دي اوندي كبي وندي ب زامن کردنی میکانیزمەکانیەوە هەیە بۆ جێبەجێکردنی ئەوەندە باز لە تاریخەکەی نییە بۆ 2007 کەم بۆیە دادگای فدرالیش ئەو براریدا لە بەروی میکانیزمەکانی جێبەجێکردنی نەهاتوە دی ئەو مادێ باقیە بەڵام لێرە مەوزوعەکە ئەوە نییە لێرە مەوزوعێکی تر هەیە لە عێراقا کە بەڕاستی هەمومان بە ئاشکرا هەستی پێ ئەەکەین ئەویش ئەوەیە گرفتەکە هەر لە ساڵی 1920ەوە مەسەدەی مەلەکی تەواو بوو دواتر بوو بە جمهوری تا ئێسا کەسیان نەیتوانی وە خۆی قوتارکە لە کورتوری داگیرکەر یاخود لە کورتوری سوڵتەکەی پێشووتر کاتێک عەبدولکەریم قاسم دێ خۆی قوتار نەکردووە لەو کولتورەی کە ئیستیعمار لە عێراقا بەجێ هێشتووە دوای عەبدولکەریم قاسم مەسەلەی بەعسیەکان دێن بە هەمان شێوە قوتار نەبوونلەوە بەعسیەکان دێن بە هەمان شێوە کولتورەکەی پێشوو زیاتریان کردووە کەمیان نەکردووە دوای 2003 عارف لە ناوچوو طیارەکەی کەوتەخارەوە دواتر ئەحمەد حەسەن بەکە لە ناوچوو سەدام لە ناوچوو ئێمە بەبەسمان چییە لە دوای 2003 و لە 2005 کە دەستورێکمان دانەوە على ئەساس ئەم دەستورە دەستورێکی فیدرالیە دەستورێکە بۆ ئازادی و دوای ڕزگارکردنی عێراق لە دەستی نظامی بەعس بەڵام لێرە گرفتێکی گەورە ماوەتەوە ئەوش ئەوەیە دەسەڵاتدارانی عێراق تا ئێستا ناتوانیەوە لە کولتورەکەی سەردەمی بەعس جیاواز بێ ئەوەی کێسا لە کەرکووگەکرێ سەردەمی سەدامی شەر ئەوەندە کراوە سەردەمی ئەمە لەوانەیە ئێستا مەترسیداریشتر بێت بەرەوە کورد دەستورێکی تازایە باسی مادەیەکمان کرد طبعا دکتۆر سەرنجێکی جدی لەسەر ئەوە هەیە کە وەکوێ وەش باستان کرد ئەو عەقلیەتەی ئێستا ئیدارەی عێراق دەکەن هەمان دەرچووی مەدرسە کلاسیکەکەی 100 ساڵی عێراقن کە تا ئێستا هاتووە طبعا ئەوە قەت قەناعەت یانە کە کێشەی کورد کێشێکی حتمیە لە عێراقا و هەر هەمووشیان سەری خۆیان لەسەر ئەو کێشە داناوە چارەسەر نەکراوە کێشاکی زەق ئێستا بووتە کێشێک لەسەر ئاسی دنیا پێناسە دەکرێت طبعا کاکسامی باسی پرسێ کرد خۆتەزانی حەزبی داوە لە عێراقا دوای 2003 بەتەحدید 2004 ئیبراهیم جعفەری ئەو کاتە سەرۆکی حەزب بوو دەسەڵاتی عێراقیان بەدەستەوە بوو سەردەمی مالکی سەردەمی عەبادیش دواتر سیستەمێکی تر لە عێراقا تاکارا ئەندێک سەرۆکی وەزیریان دانا بوو نمونە عادل عەبدولمادی لەگەڵ کادمی کورد تەفاهمێکی باش لەگەڵ ئەمان هەبوو لە بەراوە خاوەن بلوکێکی بەهێز نەبوون لە ناو پەرلەمانی عێراق هیچ بڕیارێکیان جێبەجێ نەکراوە کە تا چەند گرنگ کورد بچێت دەگەڵ خەلفی سیاسی بڕیار لە عێراقا بکوب بێتەوە خۆی یەک فراخ هەیە مثلا ئێمە کاتێک کە تعریفی حکوومەتی عێراقی بکەین ئەو حکوومەتی عێراقی بە بڕیاری کورد یەکلایی بۆەوە کە حکوومەتی عێراقی بچێتە سەر پێی خۆ بچێتە واقعی تەنفیزیەوە ئێستا هەرێمی کوردستان لەو ڕۆ مستهدەفە کە چیتر هەرێمی کوردستان یەکلاکەرەوەی حکوومەتەکان نەبێت کە لە بەغا تەشکیل و کاوینانی کە تەشکیلەکرن بەڵام لێرە مۆزوعێکی تر هەیە بەسەبارەت بە حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی لە ئەزمەیەکی دەستوری لە ئەزمەیەکی مؤسسیە مشکلی حکوومەتی عێراقی ئەوەیە کە هیچ بنیادێکی سیاسی و یاسایی نییە لە دەرەوەی کوتلەکانی پەرلەمانە حکوومەتێک دروست بووە بۆیە هەمیشە لە جیات ئەوەی گرفتەکە ئەوەیە هەمیشە لە نظامی پەرلەمانیە شەرعیەتی دەسەڵاتی سیاسی لە سوڵتەی تەنفیزی لە پەرلەمانەوە دێ بەس ئێستا بەعەکسەوە تەنانەت ئەگەر تۆ متابعەی پەرلەمانی عێراقی بکەی پەرلەمانی عێراقی وای لێ هاتووە وەک ئامر بە سەرفی لێ هاتووە بودجەکە بنێرم یانی نێرم سەرفی کەم یا سەرفی نەکەم خۆگەر بێت و پەیڕەوی پەرلەمانی عێراقی بکەنیتەوە ئەوە نابینێ لە دەستوری عێراقیە ئەوەی تیانە کە ئامر بە سەرف پەرلەمان بێ بەڵکو حکوومەتە بەڵام گرفتەکە ئەوەیە
كرد لو بين بوتا الضحية صراعك لبين سلطي تنفيذي وسلطي تشريعي طبعا ليرا مشتكي براسي برمانة ومنوغ أكاديميك يلم أيش أوي إما لهرمي كردستان راست صراعك مان هي براسي إماش نابي خومان بيرشيتوا وعنوانك بحكم داري خومان لهرمي كردستان كأوي بيشتر كردومانا تشيتر نابي لسر أو طرازة بردوان بين وقانوني تشاك سازي كلا برلمان تصديق رابا للان همو پارتە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە شاهدی ئەوەیە کە ئێمەش دەبێ خۆمان چاکەین بەڵام لێرە محورێکی تر هەیە ئەویش ئەوەیە ئایا ئێمە لە عێراقا لەگەڵ چیا قسە بکەین ئەمە مەوزوعێکی جددیە بێ کورد ئاگای لێبێ یەکێ لەو هەڵە استراتیجیانی کە کورد تێکەوتۆ لە مەسەلەی دانوستانە بەڕاستی خۆی گرتووە بە مەوزوعێکی دەستوریەوە و بە مەوزوعێکی لەگەڵ حکوومەتە ئەمە ڕاستە دەستورەکە ڕاستە لا یزال دەستورەکە هەیە بەڵام دەستورەکە ئەو دەستورەیە کە لایانی بەرامبەر ئامادە نیە تاکە مادەیەکیشی لێ ئینکە بۆ نمونە لە دەستورە زۆر بە طبیعیە ئەمە سەلاحێتی دەوڵەتی فیدرالی ئەوەی کامێنێتەوە ئەمە سەلاحێتی هەرێمەکان وەک لە مادەی 115 دا بە ئاشکرا باسی و مۆزوعات بۆ ئەکا ئەمە بڕاوەتەوە کاتە مەسەلەی دەستور ڕاستە بەڵام ئایا بەرامبەر ئیعتراف ئەکا بەوەی کە ئەمما دەستوریانم لە دەستورە هەیە بێگومان نەخێر بەڵام لێرە مۆزوعەکە ئەچێتە لایەنێکی تر ئەی باشە من لەناو على ئەساس سیستەمێکی تەوافقیە ئەژیم هەمیشە لە سیستمی تەوافقیە نابێت تۆ تەرکیزت لەسەر دەستور و قوانین بێت چونکە دەستور و قوانین لە سیستەمی تەوافقیە لەگەڵ ئیدارەی سراع و زیاتر برەودانی زۆرینە لە دەورێک بۆ دەورێکترە گۆڕە بۆ ئێمە لە ساڵی 2004 و باسی انتخابات دەکەین 2004 نظامێکی انتخابات 2005 2009 یعنی مراحلی سراع و ذهنیەتی ئەغلبێ لە عێراق کە ئەی هەوێ سەیترە بکات لەگەڵ یە قانونەکانیش ئەگۆردرێ قانونەکانی جگەڵ بۆ نظامی انتخابێسا ئەوەی پێشترێ جاکەواتە من قسەکەم بەوە کۆتایی پێدەنم حکوومەتی هەرێمی کوردستان نابێ بکەوێتە ئەو هەڵە استراتیژیەوە تایبەت وەفدی دانوستان نابێ بکێتەوە هەڵە استراتیژیەوە کە خۆی بەس بە تەنها بە حکوومەتەوە بگرێت چونکە حکوومەت هیچ ئیشکالێکی ئەوتۆی نییە لەگەڵ هەرێمی کوردستان تا ڕێکەوتون ماوەتەوە پەرلەمان تەصدیقی و مۆزوع بکە لەگەڵ ئەوەدا حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لە سیستەمی تەوافقیە ئەوەندەی کە تائیفەکان ئەوانەی دەرەوەی پەرلەمان و حکوومەت سیاست مەدارەکان مەسەلەن ئەو گروپانی لە دەرەوەی پەرلەمانن مەسەلەن حیزبی داعوەیە ئەمانە ئەبێ لەگەڵ ئەمانە ڕێکچوان قسەی ئەخیر نەبۆ حکوومەتە نەبۆ پەرلەمانە ئەبێ بچن لە دەرەوەی ئەم مؤسساتە قانونیە شەرعیە مفاوەزاتێک بکرێ و ڕەزامەندی و لەگەڵ ئەوانە لێکتر حەڵبە و شەعبی عێراقیش تێبگەنرێت کە ئێمە سەبەب نین. بله طبعا دکتۆر تۆ شازانی ئەو گۆرانکاریانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی دەوروبەر ڕوودەدان هەرێمی کوردستانیش لەو ئاراستەیە کە لەلایەن وڵاتانی دەوروبەرەوە لە عێراق ئیدارەی مەساڵحیان دەکرێت هەرێمی کوردستان بەردەوام لە کومەلێک تاوقیتی هەسکارە ئیسیداف دەکرێت بۆ نمونە بەرینی ئێستای بودجێ هەرێمی کوردستان پەریشانکردنی خەڵکەکەی دکتۆر کاوانە طبعا هەردوو میوانم باسی چونیەتی تەعاملکردن لەگەڵ عێراق کرد دكتور سردار علي حكومت هيجي بدستوانية برلمان على برلمان يشغل في الكواليس هي كواتا ودستور العراق نصرا وصالاني رابردو ككور تعامل لجل او في اي دا صلادر العراق كدو هموي مالكيه او نظام عامريه او عمار الحكيمه كمان عمار الحكيم محمد باقر الحكيم شري كرد حرام كردو نابت خويني كرد او ديد برلمانتار كان زياده لا مكسك اصرار كان كبوجه هريمي كردستان ببري چۆن تعامل لەگەڵ مەقام لەن خاڵێک دەست پێ دەکەم کاتێک بەڕێز دکتۆر سەردار کۆتایی پێهینا سەبارەت بە مەوزوعی تەوافقە سیاسیەکە تەوافقی سیاسی هیچ زەمانەیەکی سیاسی و دەستوری سەبارەت بۆ تەوافقە سیاسی نیە مەسەلەن بۆ نمونە لە سەرەتاوە ئیتفاق کرایەکەوە پۆستی سەرۆکی کۆمار بۆ کورد بێت ئەوە ئیتفاقێکی سیاسیە نەسێکی دەستوریمان نیە سەبارەت بۆ بابەتە بەڵام هاتوونە لە سەرەتاوە دەسەڵاتی سەرۆکی کۆماریان کردوتە دەسەڵاتێکی هەوڵێکی شەبعسەن نەدرێت لە بۆ تەنها لە بۆ دەورەی یەکەم حەقی ڤیتۆی هەبوو لە دەورەی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق حەقی ڤیتۆی هەبوو لە پاش ئەم دەورەیە دەبێت بە پۆستێکی تەشریفاتی و تەواو زیاترنا بەڵام لەگەڵ ئەوەشدا تۆ جانیبە سیاسیەکە پەیوەستە بە کۆمەڵک عواملی تر مەسەلەن بۆ نمونە عواملی خارجی بۆ نمونە عواملی اقتصادی ئەمانە هەمووی ربطن بەیەکەوە چونکە حقیقەتەن تۆ عواملی خارجی عێراق وڵاتێک نییەکەوە ئەزیندەی دەرەوە ئەزیندەی خارجی بەڕێوەی دەبات تۆ جگە لەوەی کە دەبی بچی لەگەڵ سیاسەکان اتفاق بکەی دەبی زەمانەتی خارجیەکەش بکەی بزانیت کامە وڵات هەژمونی لەسەر عێراقی بڕۆکەکەی بدۆزیتەوە بچی بیدۆزیەوە تاوەکو بچی تەعاملی لەگەڵ بکەی
ئمڕۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوەی کردکەوا پێویستە UN بێتە سەرخەت بۆ لە لەکەوبوونەوەی ئەنجومەنی وەزیران حقیقەتەن ئەمە خاڵێکی گرینگەکەوا لەمە دووە مفاوزی کوردی کاتێک کە دەستە بەغدا لەسەر ئەم چەند تەوەرەیە ئیش بکە یعنی ئەدەوات و وەسائلی مفاوزات پێویستە بگۆڕێ چکە تازە تۆ بڵێن عاملی شەڕ ناتوانێت ئەو گۆڕانکاریان نەچوون دکتۆر طبعاً تۆ کەسێکی ئاکادمی جێل لێ دەگرێسە ئەو ئەنی لایەنی سەیان بێت بوون نمونە هەردوێنێ شەو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا قسەی کردووە یەکێک لە خاڵەکانەوە ڕاگەیاندرا پرسی پەیوەندیەکانی بەغدا هەولێر بوو طبعاً پێت وایە ئەو عەقلیەتە سیاسیایی کرد لایەنی سەیەمیش لەناو دەبێت وەکو خۆی دەکات چارە نییە تۆ مەسەرەن لەسەر خەیاری شەڕ ئەوە خەیارێکە وەلاندراوە ناتوانانی تۆ لە بە شەڕ کێشەکانت چارەسەر بکەیت تەنها دەبی بە مفاوزات و بە لێک تێگەیشتن لەگە حکوومەتی ئیتیحادی و لەگە دەسەڵاتە ئیتیحادیەکان و لەگەڵ فی ئەسیاسیەکانی عێراق کێشەکانی خۆ چارەسەر بکەیت کەواتە پێویستە ئەدەوات و وەسائلی مفاوزات بگۆڕی پێت وایە ئەو حتاوی سەرۆکی حکوومەت ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیش UN لایەنی خۆی بێتە ناو عادەتەن ئەمە توانێت UN سەبارەت بە هەرێمی کوردستان قەراراتەکانی وەکو نێوان دوو دەوڵەت نییە بچیت تۆ چێشەکەت بێ ئەنجومەنی مەجلیسی ئاسایشی مەجلیسی ئەمنی دەولی بەڵام UN لەگەڵ لە دوای ساڵی 2023 عاملێکی فعال بووە لە عێراق کاریگەری خۆی هەبووە تەنانەت لە کاتی خۆی بۆ تەحدیدکردن و تەحجیمکردنی دەسەڵاتی ئەو کاتەکە دەسەڵاتی احتیلال بوو عاملێکی زۆر باش بوو ئێستاش لا یازال لە دەرکردنی یاساکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق UN ڕۆڵی هەیە ڕۆڵی بەردەوامی هەیە کەواتە بەکارهێنانی عاملی UN و هەروەها دۆستەکانی کورد و هەروەها دەسەڵاتە وڵاتەکانی ناوچەکە مەسەرەن بۆ نمونە ئێمە بۆ بیشارینەوە مەسەرەن بۆ نمونە وڵاتی ئێران کە هەژمونێکی بەهێزی هەیە لەسەر عێراق ئەمانە هەمووی پێویستە بەکاربێت زائیدەن دوو عامیلە ناوەخۆیەکەی خۆت کە یەکەمیان یەکبوونی خیتابی کوردیە کاتێک کە دەچێت بەغدا دووەم چاکردن لە جانبی اقتصادیەکەی خۆت هەرچەندە من بەداخەوە ناتوانم یعنی من نامەوێت یعنی احترامی اختصاصی خۆم دەگرم نامەوێت جانبی اقتصادیەکە و مالیەکە با بەڕێز مالیەکە خەڵکی تر بابێ قسەی لەسەر بکە یعنی ئەوانەی کە پسپۆڕن لە بوارە کاتێک کە مفاوزی کوردی دەچیتە دەستە بەغدا ئەوان دێن کێشەکە کێشەیەکی سیاسیە بەڵام دێ پاساو دەگرێت بە چەند کێشەیەکی چەند مەسەلەیەکی تەکنیکی مالی جانبی مثلەن بۆ نمونە قەزای اقتصادیە و قەزای مالیە و یاخود تەنانەت هەندێک جوانبی قانونی یعنی مثلەن بۆ نمونە چ ئیجابی دەکرد تۆ قانونی قەرز بینیە ناو پەرلەمان تۆ قانونێکی قەرزی ترت هەبووە ئەسڵەن داعی نەدەکرد ئەسڵەن پێویستی نەدەکرد تۆ دێ ئەم پاساوانت لێ دەگرێ بۆ ئەوەی کەوا بێ بەرەبەرە دەتوانین بڵێن کە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و کە هەموو جانیبە داراییەکە و جانیبە مشارەکەکە لە سەرەتاوە ئاماژەم پێ کرد مشارەکەی سیاسی و مشارەکەی لە سەرۆت و سامانی عێراق ئەم لەم مافانە بێبەشت بکات. بڵێ طبعا کاک سامی دکتۆر کاوان بەحسێ سەرنجەکە سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی مەسرۆ بازانێکی ئیرۆ گوت ئەم دەخوازین لایەنێ سێەم نەتوێن هەبگیر تیجی بێن چاودێریە ڕاوشێ بکەن توزانی پلاسخارت نونەران نەتوێن هەبگیرتیا لە عێراقێ ئەس بۆ ئەرمدوهۆ پێریژی لاولێرێ بوو دیگەل سەرکرداتیە سیاسیە کوردستانی بتەباهی جڤیا باو باش هایدەری ڕاوشێنە بەدیدناتە هاتنە جانبێ سێیان بناف مفاوزاتان دانوستاندنان ئەvە دەبیتە ئومێدە گەل و کوالیە بەرامبەر هەنێکی ڕاوشێل بەرچاوگیریت کاکە کار هەندێک جارە ئەس بینم ئەم حتا ڕووی میدیاییژی و گەلێک جارە مخابنی بە سەرکردایەتیامەوە کوردیژی هەندێک تشتال بەرچاوی خەلکی کەنەما بەرزە بکەن هیچ جارێ دانوستاندنێک نەهاتیەکردن ناوبەرە کووردا و لایەنی شیعیدا جارێ بەحسی حکومەتێ نەکە حکومەت پۆستی حکومیە چیتە وێرێ ئەگەر جێگیری سەرۆک وەزیرانە ئەگەر چەند وەزیرەکەن ئەو نەفێن حتا ئێلامی ڕسمی دەرتێخن کۆلگەل سەرۆکی بژن وەزیرانە عێراقی نیشتەخواران گەل وەزیران نیشتەخوارێ بەس ئەو دانوستاندنێت ئەوێ مەگوتی کاریگەر ئەوێت کارتێکردنی سەر بریارێ دەن چل پەرلەمانی بیتن یان سەرکردە سیاسی بن عێراقی هەمی جارە لایەنە UN حاضر بووە هەمی جارە سەفیری ئەمریکی حاضر بووە ئەوێت ڕسمی گەلە جارە حاضر بووینە و عەلەنەنجیت بێژن ئەمت حاضر بووینە لەما کێشەنە ئەوە کۆ لایەنە سیە حاضر بیت کێشەلوێریە دیسا دزڤڕینەوە ئەساس بنەما تو دانوستاندنێت گەل کێتکەی هەندی دانوستاندنێت گەل بەڕێز کازمی بکەی هەر دە حالێمە ئەوە بیتن کازمی ئەو بریارە نەدەرێ قستیە یاسایە بێژین قەرزدانانێ ئەوان قەرز وەرگرتنێ ئەوە الپەرلەمانی هاتیە قرارکردن نەب کازمی هاتیە ڕێڤە برن فەئیدەن زڤڕینەوە لازمە بریارە کوردی زڤڕی تەڤە جارێ ئەوەلەن
دائما استراتيجيات كردي شوايا لو ما از بيجم دجار ام هرقاف بحسي عقليات دكتاتوريا شيعيت كان يا عربات كاين ضد كردا وراسته حقيقة جي بس ام بوچی بحثی که ماسید خوشی ناکین ام کرد ما چکیری حتی نوکه بحثی رول کردات ها تکیرن دانان حکومت ها دا هنزانش 2010 وره حتی نوکه کردا او رول نمایه نه دانان عادل مهدی دان کاظمی دا حیدر عبادی دما بوی سروک وزیران کرد رازی بوینه یان الهفلیری بریار هات دان گوته اندامت مید کرد هر نجورینگ نابت لویره بن و امریکا گوته سرکردت مید کردی هوجه ابناف بیجم يعني هم بيفيد ظانين يعني اصلا كرد نشو بنجور عبادي برنامج خوي حكومي خان جيش تا كرد نشو نجور دنگي بدن بله طبعا كاك سامي هاتا قلت جي سرنجي بو ظاني هر دو كرد كرد لواز بو البغداد بله كاك سامي از دخوازم من سرنجا طراب كشم ابراهيم جعفري دما بو يسروي كحكومتي انتقالي بو لسر ماده 140 لسر گلی پرسیدن گل کردا هفناری نبو لیست پیمانیا کردیا پیز بو یک سر اولادا مالکی هات هر دخول مالکی به اتفاق کردان بسر وزیر دامان دم دا کردا اتفاق چهار قلی پنج قلی دیگل آلین شیعان سنای سرکی هبونه دامان دم دا بگومان برنامه حکومتی هبونه لسر اتفاق کردن لیدمان شین پی خودگیری جاره کردن بتوندیان نپیش دا بحث پشتی 2010 کرد ناف کردان هند هزینی دروز بون او چونه بغداد پرنگی که دینامت هاتا گوارتن دیناتا او نبویه کو او هز نشان هزين اجتماعيين راستقينا بن هزين وكو قال لك جرى طبعا بين دو قوسات تا قوتن هزين زيدتر قوتارك بوبوليستي ابو راج بفيا او يجشت درست از قلت ماكو بالفعل انه كو لاين كس او كاسين تشوينا بغداد من شكل سر اخلاص وباقجيا وشو لوانينا كيشانينا بالظفر بس سركداتيا كردي كاكار يعني سركرداتيا كردي وكي ما قلتي فيتن اصلا نويناراتيا كبردوام تل بغداد هبيت الاصلي مكتب سياسي حزبه وسركردن سركيت حزبين كردستاني كابيجام كي سركردي كردستاني العراقي هيانو كافريكا كو دانستان دنا بكتن بجا اف ايك يا دويجي او دانستان دنا جاري ايك لايني شيعي واماجب خالكي كرد بوش صراحه امنا بيجين كوارا چه پیوندين كردال قال ايراني هنا بريارا دا بحثي كليلا شيعاكر كليلا شيعا ايراني طهران ما كان دانستان القلب طهران هنا وامزان روج برج امت لواز بينا ما نش انا امشي برياض خو جيب كين البغداد بس اگر پیوندی خو ما پیس کربانه داشين اقلا کارتی کرنه که سروا بکین وجا او هم بحثی لاین سیت کین لاین سی نبتنه یو اینا لاین سی ایرانه لاین سی یو اینا لاین سی هر پنج اندامن لجنه اولویت عالم دانه نه امریکا ما پشتاخو هرب امریکا گرم کری لو ما وب سلمه هاتیه کار روسی رول روسی کار رول فرنسي کار رول بیجین بریتانی يعني ما چینه من شاينا ام پیوندید خوب هز بخین گلوا هر ما پشتاخو امریکا گرم کریه امریکا جی تدی چه سلمه اینا 2017 لو ما اوجد زانن ام به خدانیم به خویاینه دما ام دیست لجنه ایک اخفتن بیجم تو ماهی اینم اخفتنا خو ام دیست لجنه رازفکرنا دستوری دا ویدمی دا بریار هات دان او بیجین یاسا هل بجاردن او ویدمی بو پکینانا انجمن پارزگاه این کرکیکی دانستانده سرهن ده هات کردن که ماده کرکیک چابت دارشتن مل گل شیعاج گل سناجی دانستانده نتکر حرف بالحرف الواحد وکی عربت بیجن ایک آخفتن قدامن کاک سامی چه تو فینگه گشین تا دریشت کی دینو که بیجن عمسام دی بیشتا اربیل دی بیشتا ورن موافقه بکن شفک بیفنه چو ایک شفتنی سپیده سرکردی هر مازنی بیجن کردالویری ام گازی کنین کتلای گرتوی بو و کتلای پیمانی بو گازی کنن گوتی ورن او رشن دی هات یعنی ویسین ویتنک موافقه سر بکن من اف اخفنا قلت الويريجي ما قلت باشا بو حتى انه كان بس قلت خلاص برياره سري هاتيه فيت ام جيب كاين لو ما ازبيجم مخابني فسر كرداتيه كنت فيت باستراتيجيات شو البكات بلان شو البكات نلسر دمي وكاتي بله كايسام سپاس طبعا دكتور سردار خطزاني هر كاتك برپرسه بالاكان هريمي كردستان بچنا بغداد او لان او كسات دياركان كلا پشت پردنا سياسه عراق كان حركه عراق جولين اوان ايش دبينن طبعا لوانه پیوندیان هبه لگل لری بالیوس خانه به قنوات دیپلماسی به لگل ولاتانی تریش بلام لاساده بس مساله گوتاری پرتوازی گوتاری کرد که کلا بغداد قد اشتوانه بین راوه قتيبتي كمال برلمانتار هيا لاعلام شيعه بشويك رخنا لحكومه هرمي كردستان جرن بشويك رخنا لولاتي خانه جرن هر اجان للروش العراقيه هتو استا بيوسا كرشي بكات بێگومان کورد پێویستی بە
وەک کاک دکتۆریش باس کرد بە خیتابێک هەیە کە یەکگرتوو بێ ئەم خیتابە چۆن دروستە بێ ئەمە بە سەدان ساڵە باسی ئەم خیتابە گرتووە دەکرێت ئێستا وازەکە زۆر هەستکارە چۆن دروست دەکرێت بە ئاکادمیک ئەمە گرفتەکەمان ئەوەیە کە ئێمەی کورتا ئێستا لەسەر قەواعیدێک ڕێک نەهوتوین چۆن لە بەغا ئیش بکەین ستراتیجێکی دیاریکراو نەبووە استراتیجێکی دیاریکراو نییە ئێمە بێگومان لە کوردستانە زیهنێتەکان جیاوازن کە تا ئێستا ئێمە قاسمێکی مشترک نییە لە بینمانە لەسەر ئەساسێک تەنانەت نەک لە بەغا تەنانەت لە کوردستانیشا لەسەر قاسمێکی مشترەکیش بکەین و هەموو ئەو ئەزمانەی کە ئەبینی دروستە بێ بۆ نمونە ومە لە هەرێمی کوردستان ئەبینی لە بەردەمە و ئەزمەداین ئەگەر بێت و خۆپیشاندانێک بکرێت ئەوەی کە لە حکومە خۆی بە ئۆپۆزیسیۆن نەزانێت ئەوەی کە ئۆپۆزیسیۆنە خۆی بە یعنی شتەکە وای لە هاتووە ئێمە قاسمێکی مشترەکمان نییە لەو مەوزوعەیە کە هەبێ ئەوەی کە ئەمێنێتەوە کورد سەبارەت بەوەی کە چی بکە ئەمانە ئێمە کۆمەڵی ئالەتەیە کە پێشی بکرێت ئەو خاڵەوە بەشە بدوزرێتەوە دەستورێ بووە بۆ هەرمی کوردستاندا بنرێت کە پێشتر هەبووە خەریب بۆ بخرێتە ئیسیفتاوە لە بەرناکۆکی نەکرا چی بکرێت ئەو خاڵە چۆن بدوزرێت ئێمە مشکلەکە ئەوەیە کە تەنها یەک حل هەیە ئایا حیزب سیاسەکان لە هەرێمی کوردستان چەند ئەچنە ژێرباری ئەوەی کە لە علومی سیاسی و لە مەسائلی قانونیا باسەکەی ئەوەیە کە هەموو پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان ئاعتراف بەوەکەن کە ئەمان مەصالحی حیزبی بخەنە ئەو لاوە مەصلحەتی گشتی سازشی لەسەر نەکرێت ئێستا ئێمە کاتێکە لە بەغا ئەسا مەسەلەیەک گرتوونەتە مەرحەلەیەکەوە ئەی هەوێ بەغا بۆ نمونە زەختمان زۆر لێ بکە فشارمان زۆر بخاتە سەر ئایا ئێمە سازش ئەەکەین یان ڕێ ئەەکەون بۆ منە ئەوەی کە هەرێم بەدەسێوێتی حقوقی دەستوریە ڕێکێ دکتۆرەوەی ئێستا دەبینەوە مفاوزاتانی ئێستا بینی هەولێر و بەغدا کە هەرێم ئەڵێ ئێمە هیچ بیانوێکمان بۆ حکوومەتی عێراقی نەیشتەوە پێت وایە لەمە زیاتر تەنازل بکرێت بەڵێ بەس لێرە یەکشتا ئێمە ئەگەر بێت و محەتەیەک هەیە لە مەسەلەی دانوستانی ئێمە ئەگەر بێت و ئێمە سازش لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بکەین ئەبێتە نقطەیەکی بیدایی بۆ هەموو سازشەکانی تر کە دوایی دێ خۆمان پێ ناگیرێتەوە ئێمە لە مەرحەلەیەکی مەفسەڵیان ئایا لێرە چەند خۆمان پێ ئەگیرێتەوە ئەو مەوزوعی ئەمە نیشانی ئەوە نییە کە حکوومەتی هەرێم ئەگەر هاتوو بە دیار بەغاوەدا بنیشێ بەڵام بە هەمان شێوە کۆمەڵێک مەشاکلی هەیە لە هەرێمی کوردستان مەسەلەی موچەیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لە 150 بدا بۆ خەڵکە مانگانە بێ حەلی بکات چونکە ناکرێ چیتر بە دیار حکوومەتی عێراقیەوە دابنیشی کە حکوومەتی عێراقی نیەتی ئەوەیە ئەم مفاوەزاتە درێژ بکاتەوە لەگەڵ حکوومەتی هەرێم نەسازشی بۆ بکە و نەڕێ دکتۆر سپاس طبعا یەک قسەی ئەخیر عەفوەن کورد ماوەتەوە سەر ئەوەی کە لەو دەوروبە پێویستە لەسەر کورد بە حرەکەیەکی دیبلۆماسی ناجح هەڵبسێ تەنها فراوانی کا بۆ ئەوەی زیاتر کۆدەنگیەک زیاتر پشتیوانی بۆ قەزیەکەی خۆی بڵکاتەوە دکتۆر کاوان تامان خۆتەزانی ئەم هەرێمی کوردستانە لە چارچەوەی بەریاری 688 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دروست بووە زمانێکی نێودەوڵەتی هەیە هێلی 36 بۆ داناوە دواتر ناوچەی تر هەیە ناوچەی کێشەی لەسەر هەیە طبعا حکوومەتی هەرێمی کوردستان لەمەودا چۆن تەعامل بکات چۆن ینی چه ڕێگایەکی قانونی هەیە ڕێگایەکی دیبلۆماسی هەیە دەستوری هەیە خۆی بە تەسەوری من مافەکانی گەلی کوردستان بە سوورەتەشی گشتی تەنها هەر بەستەنها لەو مافە لە ناو قالبی دەستوریەکەی نیە ینی مافی گەلی کوردستان مافێکی نەتەوەیی تاریخی بە درێژایی سەدان ساڵکەوا خەبات و ئەوە کرای هەرچەندە بەداخەوە ئێستا خەڵکانێک هەیە لەگەڵ ئەوینکەوە مافی ینی موچە و بژێوی ژیانی خەڵک دابین بکرێ بەڵام ناشکرێ لە هەمان کات تۆ ئەم هەموو خەبات و تێکۆشان و قوربانیەدایە ئەمە هایکار هەموو مافەکانی ترمان بۆ دەستەبەر بکرێت مشکلە موچەمان دەمێنێ خۆی مشکلی موچە ئێستا وەکو تازە لە پێشتر باسی یعنی ئەوانە دەیانەوێت لە مەسائل تەکنیکیەکە و لە مەسائل قانونیەکە و لە مەسائل مالیەکەی دەیانەوێت لەمانەوە لە بۆی بسنەوە تاوەکو گەلی کوردستان بێ بەش بکەن لەم بابەتەوە یعنی بابەتەکە لەوە گەورەترە یعنی قەزیەکە تۆ بینە بەرچاوی خۆت ئەگەر هات و هەرێمی کوردستان تووشی ئەزمەیەکی گەورە بێت یعنی مەسەلەن بۆ نمونە کە ئێستا کە هەوڵی بۆ دەدرێتن بەرامبەر هەموو نەتەوەی کورد لە هەر پارچەی کوردستان موقیفەکە چەند لاواز دەبێت چەند زەعیف دەبێت بەڵام خۆ ناکرێت وەکو تازە باس کرد تصور دەکەم ینی مافی گەلی کوردستان زۆر لە قەراری 1968 کۆنترا ینی زۆر لەوەشیان کۆنترا جا بۆیە ینی وەکو لە قالبە قانون نێودەوڵەتیەکەی لەوە دەست پێ دەکات ینی لە دیاریکردنی ناوچەی ئامین لە ساڵی دیبلۆماسی زۆر فراوانی هەیە پرسی کورد لە سەراستی دنیا دەنگی داوەتەوە عیلاقاتی بەرپرسە باڵەکانی هەرێم لە سەراستی دنیا عیلاقاتێکی زۆر توکمەیە بۆ نمونە ئیدارەی تازای ئەمریکا جو بایدن ینی کورد چۆن ئەمەش بەکاربێنێت خۆی ضرورەتە ئەمانە بەکاربینی بەڵام وەکو تازە باسم کرد تۆ ئێستا تۆ دەچی هەدفەکە یەخود ئەوان برنفیاتی سیاسی عێراقی من ئەم عیبارەتە بەکاردێنم چکە وەکو بەڕێزان متفقین لەسەر ئەوەی کەوا حکوومەتی عێراقی تەنها ئەداتێکە
ئەم مەسئلەکە مەسەلەیەکی سیاسیە بەڵام ئەو دێ سەری دەکاتەوە لە مەسئلەیەکی ئابووری کە فعلەن ئابووریش گرینگە بۆ تاچی کورد ئێستا ئەو ئەوانەی کە گیان لە ئێمە گرتووە چاوەڕوانی ئەوە دەکات ئێمە چ حەلێکمان بۆ ئەوان پێەیە یعنی ئەوە کێشەیەکی گەورەیە ینی خەڵکەکە تووشی هاتووە چکە لەبەرەوەی زەمانەکە گۆڕایە خۆ ئەو زەمانین ینی بژێوی ژیانی خەڵک مەسەلەیەکی گرینگە جا ینی بلێن دەسەڵاتی هەرێمی کوردستان بە هەموو وافیاتی سیاسی هەرێمی کوردستان چی بکاتینەکات ئەمە بە حقت يعني ئێمە گەیشتینە قۆناغێکەوە جگە لە مەسەلەی شەڕ هەموو وەسائلەکان بەکاربینین هەموو وەسائلە دیبلۆماسیەکان بکاربینین و هیچ یعنی هیچ شتێک نەمینێت بۆ لای بنێن بنێ وڵی ئەویان با بۆ کاتێکی تری هەڵبگرین بەڵام شتەکان کاتی نەبن چارەسەریەکان کاتی نەبن بەڵکو چارەسەریەکان چارەسەری استراتیژی و درێژخایەن بێت و هەروەها مەسئلەی یەکبوونی هەرێمی کوردستان و یەکبوونی مؤسساتی هەرێمی کوردستان و هەروەها مەسەلەی بوونی دەستورێک بۆ هەرێمی کوردستان کە ئاماژەت پێکرد حقیقەتەن ئەمە مەسئلەیە کە پێویستە ئێمە کە هێلی سووردانێ بۆ کۆمەلەی عەزاب کۆمەلێک شەخص کۆمەلێک فیگەی سیاسی کە ئێوە ناتوانن ئەم هێلە يعني مەسەلەی نیشتیمان و مەسەلەی ئینتیمابوون بۆ نیشتیمان ئەمانە مەسەلەی گرنگن یعنی ناکرێت تۆ ئەم مەسەلانە بیبەستیەوە بەسەر مەسەلەیەکی تر کە وەکو باسم کرد کە زۆر گرنگن و خەڵکیش مافی خۆیەتی کە ئەم بابەتە وەڵێ دکتۆر تەبەن پرسەکە زۆر گەرمە زۆر سپاس بۆ سەرنجتان ئەمە لەوانەیە بەشی چەند بەرنامە بکە بۆی باشتر قسەی لەسەر بکەین برێس دکتۆر کاوان ئیسماعیل ڕاگیری کولیجی یاسا و ڕامیاری لە زانکۆی سەلاحەدین دکتۆر سەدەقادر مامۆستای زانکۆ شارەزای دەستۆر کاک سامی ئەتروشی ئەندامێ بەرێ یە پەرلەمانی عێراقێکیش چاودێرین سیاسیین هێژاین دووتێ gelek spas bû mêvanê min, parêzan bi hîwayî serincî mewanekanim geşti bê, ta dîdar, xwatan legel.